زەردەشت عوسمانی فۆتۆگرافەر بەشداری پێشانگایکی نێودەوڵەتی ئەکات لە ئەرمینیا. با پێکەوە بینەری بین. پێشانگای هاوبەشی هونەرمەندانی هاوچەرخ لەسەر ئاستی بەشێک لە وڵاتانی دنیا لە وڵاتی ئەرمینیا لە پایتەختی کە ئەکاتە شاری یەریڤان بەڕێوەچێت کە تێیدا هونەرمەندی فۆتۆگرافی کورد زەردەشت عوسمان وەک نوێنەرایەتی عێراق و کوردستان بەشدارە. وا بڕیارە لە بستوێکی ئەم مانگەوە بۆ 23 مانگی 5 پێشانگای هاوبەشی هونەرمەندانی هاوچەرخ بەڕێوە بچێت لە کاتژمێر 3 پاشنیوەڕۆ کە بە هاوکاری یەکێتی هونەرمەندانی ئەرمینیا لە هۆڵی گەلەری هونەرمەندانی ئەو وڵاتە لە شەقامی ئابۆڤیان بکرێتەوە بەڕی هونەرمەندان و میوانان. کارەکەی زەردەشت باز لە مرۆڤایەتی کورد و پۆرترێتی پیاوێکی کاکەی سنووری هەڵەبجەیە بە جلوبەرجی کوردیەوە سیما و ڕواڵەتی میلەتێک پیشانەدات لە دوای جینۆسایت چۆن زیندوانە ژیاوە و ئاین و پێکاتەکانی ڕێز لێگرتووە و خاوەندارێتی کردوون بە زمان و کولتور و ڕەسەنایەتی خۆی.